بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت. لەم گفتوگۆ تایبەتەدا قسە دەکەین لەسەر ئەنفال لە دوای 29 ساڵ بۆ قسەکردن لەسەر ئەمەش پارێزەر بەڕێز جومعە داودی لەگەڵمانە بەڕێزیان ئەندامی کۆمەڵی داکۆچیکردن لە کەس و کاری ئەنفال کراوانن. هەردەبێ ئاماژەش بەوە بدەم کە بەڕێزیان باوەک و هەروها پور و خاڵین لەوانن کە بەر ئەو پرۆسەیە کەوتون کە بە پرۆسی ئەنفال ناو دەبرێت. بەخێراتن دەکەم، زۆر سپاس دەکەم. کاک جومعە دەمەوێت لە بەڕێزت بپرسم، بەڕاست ئێمە پێویستیمان بەوە هەیە کە کارەسات و ڕووداوی ئەنفال بە زیندویەتی بهێڵینەوە؟ بەڵێ، زۆر سپاس بۆم دەرفەتە. وەکو ئاشکرایە پێویستە ئەم یادە ئەم تاوانە لە زەهنی هەموو تاکەکانە بە زیندوی بمێنێتەوە بۆ نەوەی دوای خۆمانەوە پیشانی نەوەکانی دوای خۆمانی بین کە کارەسات تاوانێکی وا گەورە بەرامبەر بە میلەتەکەمان کراوە کە قابلیەوە نێشایە نێوەندێک کە چاوپۆشی لەو تاوانە بکرێت و نەوەی دوای خۆمان ئاشتا نەکرێت بەو تاوانە. ئەمەشە پێویستە لەسەر ئەکادیمیەکان باشتر قۆڵی لێ هەڵماڵن بۆەوەی کە ئەم تاوانە ناوەندەکانی خوێندنە بەنەوەی نوێ بناسرێنێت بۆەوەی کە نەوە دوایینەوە ئاشتا بن بەم تاوانە و بۆی ئەم تاوانە دووبارە نەبێتەوە بەرامبەر بە گەلەکە. زۆر چاکە. بەڕێزت پێ وایە دەبێت ئەم تاوانە بە زیندویی بهێڵدرێتەوە و نەوە لە دوایینەوە بزانن چی ڕوویداوە. پێ وایە ئێمە توانی ومانیان ئەم دەسەڵاتی کە هەیە لە هەرێمی کوردستان لە دوای ڕاپەڕین توانیویەتی ئەم پرۆسەیە جوان بە زیندوی بهێڵێتەوە؟ خۆ دەزانی نەوەیەک لە دوای ڕاپەڕین لەدای ووە کە ئەم پرۆسەی نەبینیوە، ئەنفالی نەبینیوە، ئەگەر ئەوەندەی کە بیستویەتی. بەڵێ، بەتاکید دەسەڵاتی کوردی بەرامبەر بەم تاوانە زۆر کەمتەرخەم بۆ زۆری هەمال بووە. وەکو بینیمانەوە ڕووداوەکانی شنگاری بەدوا داهات کە ئەمەش دەرەنجامی ئەوە یەکە تاوان دەسەڵاتی کوردی نەیتوانێم تاوانە لەسەر ئاسی نێوخۆ لەسەر ئاستی دەولیدا بناسیێنێت و نەیتوانیوە کە ئەم تاوانە بە نەوەی نوێ بە نەوەی ڕاپەڕین و نەوەی داهاتوش لە پرۆسەکانی خوێندن ناوەندەکانی خوێندن ناشناوکە. بۆیە دەسەڵاتی کوردی زۆر کەمتەرخەم بووە و نەیتوانیوە تەکیدی دەکەمەوە کە نەیتوانیوە کە ئەم کە تاوانە بە زیندوی ڕابگرێت و بەرزڕای بکرێت. زۆر چاکە. ئەوەی کە نەیتوانیوە ئەم تاوانە ئەم کارەساتە بە زیندویەتی بهێڵێتەوە یا لانی کەم بە شێوێشی دروست وەکوی کە پێویستە نیشانینەوەی نوێ بدا، یعنی ئەمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنێتەوە بەڕێزت؟ وڵای هۆکارەکەی بۆچی ئەگەڕێنێتەوە؟ قەناعەتێک لە ناو کە سوکاری ئەنفال کراوەکانە دروست بووە کە ئەم دەسەڵاتە بێباکە لە ئاستێ ئەم کارەساتە و کۆمەڵێک کەسی مشەخوەر کە لە ناو دەسەڵاتایە کە ئەیانەوێت کارەسات تاوانەکە بە ئاقاری خۆی دانەڕات بۆکو تاوان نەناسیێنرێت، هەرچەنە لە دادگای باڵای تاوانەکان بە تاوانباران تۆمەتباران سزایان بەسەر سپێرا و تاوانبار کران. بەڵام ئەو کەسە مشەخوەران و کەسە گێرە شێوەران و کەسە نابەرپرسانەی کە لە ناو دەسەڵاتی حکوومەتی هەرێمداوە لە ناو حزبە سیاسیەکاندان کۆمەڵێک بەرژەوەندی شخصیان هەیە و تیایشیانە کە هاو مساهم بوونە یاعی لەگەڵ جاش و مستەشارەکان لەگەڵ ئەو کەسانەی کە دەستیان هەبووە لە تاوانی ئەنفالدا. بۆیە حکوومەتی هەرێم و دەسەڵاتی کوردی نەیانتوانێت تاوانە بە زیندوی ڕابگرنەوە بۆی. بەڵام ئێمە دەبین کە ساڵانە ئەم کارەساتە ینی لە ماوەی چەند ڕۆژێکدا ینی لە ڕێگەی کۆمەڵی مەراسیم لە ڕێگەی کۆمەڵێ بۆنە و کاری تایبەت بۆ بۆنەیەوە ینی زیندوو دەکرێتەوە. ئەمە بۆ خۆی ئەگەر نیشانە و بەڵگەیەک بێ نیشان و بەڵگەنی لەسەرەوەی کە ئەم دەسەڵاتیان ئەم خەڵکی کە هەیە لە هەرێمی کوردستان هێشتا معنیە بەوەی کە ئەم تاوانە بە زیندویەتی بهێڵێتەوە. بەداخەوە ینی دەسەڵاتی کوردی کە لە چواردەی چوارە لە مانگی چوارە بە تایبەتی لە چواردەی چوارە کە سوکاری ئەنفالکراوەکان و ئەم یادەی بە بیر دێتەوە. بەڵام ئەبێ ئێمە چەند گلەی لە دەسەڵاتی کوردیەکەنەوە گلەی لە کە سوکاری ئەنفالکراوەکانیش بکەین کە نایەنە پێشەوە بۆ بەرەو پێشبردننی قەزیەکەیان و بۆ زیندوو ڕاگررتنی ئەم تاوانەوە ئەم کارەساتە کە ڕووی داوە بەسەر میلەتی کووردا. دەسەڵاتی کوردی وەکو پێم وتی تەنیا لە مانگی چوارە لە چواردەی چوارە هەڵەسێ بە ئەنجامدانی مەراسیمێک بۆ کە سوکاری قوربانیان و لە شێوە تەقلیدیەکەی یاگریان و شیوەن و ڕۆڕۆ و هیچی کە نییە. ئەوەی کە سوکاری ئەنفالکراوەکان چاوەڕە لەم دەسەڵات دەکەن کە بە ئەنجام گەیاندنی کەیسەکەی و بە ئەنجام گەیاندنی تاوانەکەی تاوانبارانە بە سزای خۆیان. ئێمە وەکو معلومە لای جەنابەت
لە کاتی دادگایکردنی تۆمەتبارانی کەیسی ئەنفالدا 6 تۆمەتباران سزای زیندانیکردیان بەسەر هەندێکیان سزای ئەعدامیان بەسەر سەپێنرا. بەڵام لە سەروبەندی ئەو بڕیارانەدا کە دادگای باڵای تاوانەکان هەستاوە بە دەرکردنی فەرمانی گرتن بۆ 433 تاوانبار تۆمەتبار لە زمانیانە 258 تۆمەتباری لە زۆڵە کوردانی میلەتەکەمان بەداخەوە کە ئێستا لە سای ئەم دەسەڵاتەیە زۆر بە ئاسانی تەراتیان دەکەن لە ناوخۆی هەرێمدا و بگرە ڕێز و پلە و پایەشیان پێدراوە. جاش و مستەشاری وا هەیە ئێستا لە زۆنی زەردە و لە زۆنی سەوزە بەداخەوە کە ئەیڵێم حیمایان بۆ دابین کراوە و امتیازاتی باشیان پێدراوە. ئەمە گەورەترین خەمی و هەمی ئێمەیە کە ئەو جاش و مستەشارە خۆفرۆشانە کە ئێستا بە چاومانەوە دێن و ڕێز و پلە و احتراماتیان زۆر لە ئێمە زیاترە و لە کەسوکاری سەربەر فاران زیاترە. زۆر چاکە ئەوەی کە ئێمە ئەم یادە بە زیندوی بهێڵینەوە ئێمە چیمان پێ بەخشێ چیمان دەست دەکەوێت لەوە؟ والله ئەم یادەوەی ئەوەی کە هەیە مەرامە سیاسەکەی و مەرامە سیاسەکەی و فقەتەوەی لە ئاستی دەولی و لە ئاستی نەخۆشە بە کۆمەلگەی کوردی بە کۆمەلگەی دەرەوەی بڵێن ئێمە کارەساتێک هەیە بەم شێوە تاوانێک هەیە بەم شێوەیە لە ئاستی ناوخۆ ببە ڕاگررتنی دڵی کە سوکاریان فالکراوەکانە من ئەتوانم بە ناوی کە سوکاریان فالکراوەکانیشەوە قسە بکەم وەکو کۆمەڵی داکۆکێش تەنیا یادێک ئێمە سوکنایی بە دڵی ئێمەیە نایەت یعنی ساڵانە یادەیە بۆ بەرز ڕاگررتنی بۆیە ئەوەی ئێمە چاوەڕوان دەکەین لە دەسەڵاتی کوردی لە حکومەتی هەرێم لە حیزبە سیاسیەکان بەگرتنی ئەو جاش و مستەشارانەیە بەڵام بۆچی ئەوەندە تەرکیز دەخەنە سەر گرتنی ئەوانەی کە لە دوای ڕاپەڕین لە ڕێگەی لێبوردنی گشتیەوە عفوکراون ئەفوان ئەو قسەیە کە لە زۆر شوێن لە پەرلەمانیش ئێمە چەندین دانیشتمان کردو لەگەڵ پەرلەمانتاران و لەگەڵ حکومەتی هەرێمە و لەگەڵ وەزارەتەکانیش ئەو قسەیە زۆر دووبارە کردو کە لێبوردنی گشتی ئێمە یاسایەکمان هەیە یاسای ژمارەدەی ساڵی 2005 کە دادگای باڵای تاوانەکانی پێتەشکیل کراوە لە ضمنی ئەو یاسایەدا لە مادەی 27 تەنە هاتووە ئاماژەی پێکراوە تەنانەت سەر کۆمارێک ناتوانێت لێبوردن بۆ ئەو کەسانە دەربکات و لە مادە 15 ئاماژەی پێکراوە هەر لەو یاسای ژمارەدەی ساڵی 2005 کە هیچ لێبوردنێکی پێشوەختی پێش نیزامی پێش پێش ئەو دەرچوونی ئەو یاسایە هیچ لێبوردنێک ئەو شخصانە ناگرێتەوە کەواتەوەی کە بەرەی کورسانی کاتی خۆی ئەو لێبوردنەی دەرکردووە هیچ قووەتێکی قانونی نییە و ئێمە بەکو پێم وتی ئێمە سوکنایی دڵمان یعنی ئێمە لە ڕۆمادیەکەوە ئەتوانین تەنازول بکەین لە هەموو حەق و حقوقی خۆمان وەکو لە ڕۆمادیەکەوە بەڵام لە ڕۆمانەوەیەکەوە ئێمە بریندارین ئازارێک کێشین ڕۆژانە بێشتاوی خۆمانەوە بەڵام بۆچی ئەم برینە لە دڵی خۆتاندا بە لێبوردەی چارەسەر ناکەن وەکو هەندێک میلەتی تر لێبوردە لەکێ لەو کەسانەی کە هاتوون مناڵی سەر بێشکەوە لانکەیان بردووە و زیندە بەچاڵیان کردووە وەکو ئەوەی کە هاتووە قوربان کە سوکاری ئێمەیان باوکو کە سوکارمانیان زیندە بەچاڵ کردووە وەکو ئەوانەی کە هاتوون ڕۆژێ لە ڕۆژان لەسەر سفرە خوانی ئێمە ژیاون ئێستا لە کاتی ئەشاڵاوی ئەنفال لە پەلاماری ئێمەیان داوە بە شێوەیەکی دڕندانەوە بە شێوەیەکی ناشارستانیە پەلاماری ئێمەیان داوە زیندە بەچاڵمانە کرا لە پێناوی کۆمەڵی امتیازاتی مادی کە امتیازاتێکی زۆر کەم بووە کە لەو کاتێ لە پێدراوە و پۆستێک بۆ امتیازاتێکی مادی بووە ئێمە لێبوردن بۆ کێ دەربکەین لە کێ ببورین لەو کەسانە ببورین کە ئازیزترین کەسمانین زیندە بەچاڵ کردووە زۆر چاکە بەڵام ئێستا کاتێکی زۆر بەسەر ئەودا تێپەڕیوە کاتی وە نەهاتوو بیر لە شتی تر بکەنەوە یعنی ئەم بخەنە پشتی خۆتانەوە شتی تر بوەڕژێنن بە تایبەتی کە مانەوەی ئەوان و ژیانی ئەوانی کە ئێوە بە تاوانباریان دەزانن لە هەرێمی کوردستان بۆتە ئەمری واقع بەڵێ ئەوە دەسەڵاتی کوردیە کردوێتی ئەمری واقع ئێمە وەکو ڕێکخراوەکان وەکو کە سوکاریان فالکراوەکان نەوەستاوین لەوە ساڵی پار بوو بەڕێز دکتۆر هاوژین لەگەڵیا کارمان کرد و چوونە لای جەنابی بۆی ئەو تۆمەتبارانە بگرێت پێشتر لە دەرگای زۆر دادگا و دادوەرمانداوە بۆی کە ئەو تۆمەتبارانە دەڵم بەڕاست کە دەچن بۆ دادگا بەتایبەتی کە بڕیارێکی لە حکوومەتی مەرکەزیەوە و ناوەکانیش دیارە ئەمانە بۆ دادگا بەڕاستی لە ژێر هەیمەنی حیزبایە لە ژێر هەیمەنی حیزبایە و دەسەڵاتی سیاسی حکوومەتی دەسەڵاتی سیاسی هەرێم کۆنتترۆلی دادگاکانی کردووە بەو پێوی کە ئێمە ڕۆین لەگەڵ دادوەرەکانە بەڕێزەکان قساکەین لەگەڵ سەرۆکی دادگاکان قساکەین پیان ئەڵێن کاکە ئەم تۆمەتبارانە مزەکەرێکی قەبزە ئەوە سال لە 5/5/2011ەوە لەلایەن هاتووەتە هەرێمی کوردستان و لەلایەن وەزارەتی شەهیدانەوە دراوە بە ئەنجومەنی دادوەری ئەنجومەنی دادوەری تەعمیمی کردەوە بەسەر سەرجەم دادگاکانی سنووری هەرێمی کوردستان لە 5/5/2011ەوە کە ئێستا 2017 تەعمیم کراوە
بەسەر دادگاکانە تا ئێستا یەک کەس سێ کەسیان لێگیرەوە ئەوش بە هەوڵ و ماندووبوونی ئەو دادوەرە بەڕێزە کە جێگەی ئەوەی باس بکە حاکم هاوژین دکتۆر حاکم هاوژین سێ کەسە چیان لێکراوە ئەو سێ کەسە تا ئێستا ڕاگیراون ئەمەوێ باسی ئەو سێ کەسە یعنی ئەوە خەمێکی گەورەیە کە لای ئێمە دروست بووە ئەو سێ کەسەی کە تا ئێستا گیراون بەداخەوە بەپێی یاسا لە دەسەڵاتی ئەنجومەنی دادوەری و دادگاکانی سنووری هەرێمی کوردستان سنووری کوردستاندا نیە هەرێمی کوردستاندا نیە کە ئەم سێ کەسە نە ماوەی تەوقیفیان ڕایان بگرێت نە ئەوەسانیە بتوانێت ئازادیان بکاتویان لێکۆڵنە لەگەڵا پێویستە لەسەر حکوومەتی هەرێم و دایانی پەیوەندیدار معنی کە بەم کەیسا ئەوەی بۆ ناردنیان ئەوش وەزارەتی ناوخۆیە پێویستە لەسەر وەزارەتی ناوخۆ ئەو سێ تۆمەتبارە بنێرێ بۆ بەغدا بۆ ئەوەی ئیجراعاتی یاسایی ڕێکاری یاساییان لەگەڵدا بکرێت بۆەوەی کە سزای خۆیان وەربگرن بەڵام ئێمە خەوفێکمان نادروست بووە بە حقەت ئەمە یعنی جێگەی نیگەرانیە خەوفێکمان نادروست بووە لە ماوەی ساڵێک و قسوورە ئەو شخصانە گیراون ساڵێک و چەند مانگە بۆ 2 ساڵەچێک کە گیراون تا ئێستاکە لە کونجی زیندان لە کونجی گرتوخانەکاندن نیان نردووە ئەمەشە خەمەکەی ئێمە لەمەیە دروستە بێت ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆمەتبارانی تری بۆچی ئێوە سوورن لە بەغدا لە دادگاکانی بەغدا دادگایی مەسەلە تۆڵە نیە یاساکە وا داڕێژراوە یاساکە واقعێ مەگەر ناخۆی سکالا بکەن کەوا دەسکاڵەکە سکاڵایەکی ئاسایی ناچێتە بۆعدێکی دەولی بۆعدێکی ئەوەی کە ئێمە کە سوکاری ئەنفال کراوەکان وەکو تاوانی جینۆساید بنووسێت لەبەرەوەی یاساکان ئەگەر یاسای عێراقی بەسەرات تەطبیقکردن لە دادگاکانی هەرێمە بکرێت بێتەوە کەوەی کە کەسێک قەتڵێکی شتێ کەس سێ کەس گیراوە ئەی ئەوانی تر ینی ئازاد ئەوانی تر لە سای ئەم دەسەڵاتیان لە ژێر سێبەری ئەم دەسەڵاتیان و محافەزاکردن و پارێزگاریان لێ دەکرێت عفوا نەگەر بینی کەسێک لەوانی کە لەناو لیستەکە داناویان هاتووە بەڵێ لەم ماوەی پێشوەیەکی لەوانەی کە وەفاتی کردووە بە باشترین ڕێوڕسمی پرسەکەی بۆ کراوە باشترین ڕێوڕسمی بکراوە ئەو کەسانەی کە بەشداریشە لە ئەنفال و ناویشی بەشدارە و لەو لیستەیە ناوی هەیە و بەشداریشە ئەو کەسانەی کە ئێمە ئەچوین بۆ لایەن داوامان لێ کرد کە ئەم کەسانە بگیرە خۆیان بەشداری ڕێوڕسمەکەیان کردووە وەکو بەڕێزێک کە باوکت ئەنفالە خاڵت پورت یعنی کە شتێکی ئاوەها دەبینی هەست بەسی دەکەی وڵای هەست بەو پەڕی ئەحراجیەکەم یعنی هەست بەو پەڕی یعنی جەرگستاویەکەم من کەسێک بێت دەسەڵاتی کوردی بەو شێوەیە کە خۆی بە باوکی میلەت بزانێ خۆی بە خەمخۆری میلەت بزانێ خۆی بە سەرپەرشتیاری ئەم گەلە بزانێ بێت تاوانباران داڵدە بدات و لە سایی ئەوانە ئەم تۆمەتبارانە بۆ خۆیان بە تەراتێم کەن و ئازادی بسوڕێنەوە زۆر چاکە وا بوو ینی لەگەڵیش لەوانە قسە بکەن کە تۆمەتبارن لە پرۆسی ئەنفال بەڵێ ئەمە یەکێک لە ئەندامانی کۆمەڵە کاک ئەنوەر حەمەلا و قسەی لەگەڵ قسەی کردبوو ئەو تۆمەتبارە خۆی تەلەفۆنی بۆی کردبوو تەنانەت هەڕەشەشی لێ کردبوو تەنانەت هەڕەشەشی لێ کردبوو وتی بە هیچ شێوەیەک ناوی من نایێن هەر لەوانە بەڕێز حاکم فەرهاد دکتۆر فەرهاد حاتەم ئەویش چەند جارێک ئەو کەیسەوەتە لامە بە بەڵکۆ بە دۆکومنتۆ لامە سکاڵای کردووە لەسەرەوەی کە وەکو ئەندامی داواکاری گشتی سکاڵای کردووە بۆی کە ئەو شخصانە بگیرێن بەڵام پیان وتووە ئەگەرە فەرهاد حاتەم وازمان لێ بێنە کە سوکاری ئەنفال وازمان لێ نایەنە کە فەرهاد حاتەم بە ئێمە بە سوپاسەوە ئاڵێن خۆی بە بەشێک لە ئێمە ئەزانێ خۆی بە خەمخۆری ئێمە ئەزانیە ئەم کەسانە بە بەردەوام هەڕەشەکەن بە بەردەوام ئەوە نییە جارێک و لە کەسێک و لە شخصێک لە دەیان شخص کردووە زۆر چاک حەز ناکەی ینی دەستبردن بۆ ئەو کەیسە لەلایەن دەسەڵاتی کوردیەوە دوجار یەک ڕێزی نیشتیمانی دەخاتە بەرهەڕەشەوە وڵی بەعکسەوە من قەنەعەتم وایە دەستنەبردن بۆ یەک ڕێزی نیشتیمانی خات دۆخەکە هەستیارە لە ئێستادا ئەم کەیسە دوا بخرێ باشترینە لەوەی کە لە ئێستا و لە داهاتووە و لە ڕابردووشە لە هەر کاتێک دەست بۆم کەیسە بۆی هەستیاریکیاتیان نییە بۆی کە ئەم بڵێ ئەم وەزع دروست بووە لە هەرێمی کوردستانە تەنانەت لە ساڵانی ڕابردووە گەشتە ئەوەی کە سوکاری ئەنفال کراوەکان بێن حساب بۆ یاسان نەکەن یعنی ئێمە تا ئێستا حسابمان بۆ یاسا کردووە بە هەموو شێوە یەکتا گەشتەوەی کە حساب بۆ یاسانەکەن بۆی بچن کە تۆڵی خۆیان لەو شخصانە بکەنەوە ئەمە دەسەڵاتی کوردی خۆی بەرپرسە لەم حاڵەتەیە تۆ یاسات هەیە دادگات هەیە سوڵتەی تەنفیزیت هەیە ئەمان نایەن ئەم کەس شخصانە ئەم تۆمەتبارانە ڕاپێکی زیندان بکەن و بیگرن بەپێی ئەو فەرمانەگرتنەی کە هەیە لە دادگای باڵای تاوانەکانەوە مەجبورین ئەگاتەوەی کە ئێمە خۆمان ڕاستەوە خۆ تۆڵی خۆمان بکەینەوە زۆر چاکە لە هەمبەر کۆمەڵە ڕووداو کە لە چەندین وڵاتدا ڕوویان داوە ئەو وڵاتانی کە بەرپرسیارن لە بەرامبەر ئەو جینۆسایدە لە ڕێگەی داوای لێبردنێکەوە لانی کەم هەستاون بە ئەستۆ پاشیشی ئەخلاقی ئێوە ئەوەتان لەوانە بینیوە کە بەشدارن لە پرۆسی ئەنفال تا ئێستا داوای لێبردنێک
من وەکو خۆم نەمبینیوە بەڵام ئەو وڵاتانە زۆرن تقریبان 139 کۆمپانیای دەولی هەیە کە بەشدار بوونە لە پرۆسەی ئەنفال و هەڵە من قسە لەسەر ناوە خۆ دەکەم بەڕێزە سا لیستێکت پێ ناوی 430 کەسی تێدایە ئەوانەی کە ناویان لێرەدا هەیە تۆمەتبارن بە بەشداری لە پرۆسی ئەنفال هیچ کامێک لەوانە هەستاوە بە داوای لێبوردن کردن کەسیان داوای لێبوردنیان نەکردووە کەسیان ئامادە نین داوای لێبوردن بکەن ئێستاش ئەو زۆرفیان بۆ بگەڕێتەوە تیانە لەم فترەی پێشووە کە ئەوەی لە مووسڵ ڕوویدا ئامادە بوون بچن لەوێ فەوچکەنەوە یعنی تیان بۆ ئێستاش ئامادەی جاشایەتی بۆ تیانە بۆ تێت ئێستاش سەدامی گۆڕ بە گۆڕ سیندوو بێتە من ئامادەم پاسەوانی بکەم یعنی ئەمانە ئەمە ئەقلێتیان بێت چۆن داوای لێبوردنەکەن زۆر چاکە با قسە بکەین لەسەر هەنگاوەکانی حکوومەت و دەسەڵاتی کوردی لە دوای ڕاپەڕینەوە لەسەر ئاستی ناوەخۆ حکوومەت و دەسەڵاتی کوردی چی بۆ کەسوکاری ئەنفالکراوەکان کردووە یا چی کردووە لە بەرامبەر ئەم کەیس و لە بەرامبەری ئەم پرسە وڵای لە بەرامبەر کەیسەکەی حکوومەتی هەرێم زۆر لاوازە بە تایبەتی بڵێم وەزارەتی شەیدان کە معنیە بەم کارە کە خۆی بە خەمخۆری ئەم کەیسە ئەزانیە زۆر لاوازە کارێک هەنگاوێکی ئەوتووە نەنراوە ئەوەی کە ئێمە تەوەقعەکەین چاوەڕان لە حکوومەتی هەرێم خۆی لە ڕاستە زۆروف و گوزەرانی کەسوکاری ئەنفالکراوەکان لە دۆخێکی ناهەمواردایە بەڵام ئەوەی کە کەسوکاری ئەنفالکراوەکان چاوەڕێ دەکەن لایەنە معنەویەکەیە خەرەبووکردنەوەیان بەلایەنە معنەویەکە نەک لایەنە مادیەکەیە بۆیە حکوومەتی هەرێم تا ئێستا هەنگاوێکی جدی نەناوە بۆ بە جینۆسایدی ناساندنی کەیسەکە یان بۆ ئەوەی کە لۆبیەکی دروستکە لەسەر ئاستی دەولی بۆی کە ئەم کەیسە بە جینۆساید بناسرێنە یان لە ئەنجومەنی یاسایش داوا لە حکوومەتی عێراق پابەند بکە بۆی کە بێتە ئەندام لە دادگای باڵای نێودەوڵەتی بۆی کە ئەم کەیسە بە جینۆساید بناسرێنێت زۆر باشە لەسەر ئاستی دەرەوە لەسەر ئاستی دەرەوەش ئەوەی کە حکوومەت نەیتوانی و ئەم کەیسە بە جینۆساید بناسێنێ بە تایبەتی لە دوای 2003 و ئەوەی کە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا فعلەن پێویستی بە هەندێک کەیس هەبووە بۆ ئەوەی فەسحی حکوومەتی عراقی یان حکوومەتی ئەو کاتی عراقی پێ بکە لەو کاتێشدا حکوومەت یا دەسەڵاتی کوردی نەیتوانی و ئەم کەیسە بزوڵێنێ لەناو کۆمەڵگەی نێودەوڵەتی من قەناعەتم وایە حکوومەتی هەرێم نەڵێن حکوومەتی هەرێمیش دەسەڵاتی سیاسی هەرێم لەبەرەوە ئێمە بەناو حکوومەتێکمان هەیە دەسەڵاتی سیاسی بەڕێوەیە بە قەناعەتم وایە دەسەڵاتی سیاسی هەر کامێکیان لەمانە بگری زۆربەیان بەشدارن لەم پرۆسەیە بە شێوەیەک لە شێوەکان یعنی ئەگەرە بێین وتەیەکی قاسم ئاغای کۆیە وەربگرین کۆنە جاش و مستەشار کە ئەویش یەکێکە لە تۆمەتباران ئەڵێ من بێباکم لە یەکێ لە کەناڵەکان ئەڵێ من بێباکم لەوەی کە ببرێمە بەردەم دادگا بەڵام ئەوەی کە لەگەڵ خۆمە ڕاپێچم کرد ناوی هەر کەسمدا بێمنەتە بم لەو کاتێ لەو سڵش لە کەس ناکەمەوە بۆیە ئەمە خەوفێکی لای دەسەڵاتی کوردی دروست کردووە کە ئەو دەسەڵاتە سیاسی کوردی کە لەو سەردەمەیە هاوکار بوون لە پرۆسەکەیە و بە شێوەیەک لە شێوەکان بەشدار بوون لە پرۆسەکەیە خەوفی لایوانش دروست کردووە بۆیە کەسێکی وەک قاسم ئاغای کۆیی کە بە VIP ئەڕات دەرەوە دێتە ژوورەوە ڕۆژانە بە ئارەزوی خۆی تەراتێنەکە بەم وڵاتەیە ئەم وڵات و ئەو وڵاتەکە و دێتە هەرێم ئەگەرە پشتیوانیەکی نەبێ ئەگەرە چەند کەسێک لەم دەسەڵاتە سیاسی کوردیەک ئەگە پاڵپشتی نەبێت و شەریکی نەبێت لەو جەریمەی کە کردوێتی کاتی خۆی ئێستا ناتوانێت قسانە بکات و ناتوانێت بەم شێوەیە هاتشۆ بکات زۆر چاکە ئەو کۆمپانیانە و دەوڵەتیانی کە بەشدارن لە چەکدارکردنی عراق بەچەکی شیمیایی کە دوجار لە هەڵەبجە بەکارهێنرایان بە جۆرە لە جۆرەکان بەشدارن لە بەهێزکردنی ئەو سوپایی کە دواتر ئەنفال دەکات ئەم کۆمپانیانە هەڵوێستیان چ لە ئێستادایان لە ماوەکانی ڕابردوو بە تایبەتی لە دوای ڕاپەڕین وڵی هیچ هەڵوەستێکیان نەنەوە هیچ هەڵوەستێکیان نییە ئەوەی کە 139 کۆمپانیا بەشداریان کردووە لە جینۆسایدی گەلی کوردەوە لە کیمیابارانکردنی هەڵەبجەشەوە ئەمانە تا ئێستا لەبەرەوەی کە کەیسەکە بە تەواوەتی نەڕۆشتەشە پێشەوە بۆ ئەوەی کە ئەم کەیسە یەکلای بکرێتەوە بۆی کە حەقی کەسوکاری ئەنفالکراوەکان و حکوومەتی هەرێم بێ کە داوای تەعویز بکاتەوە لەو کۆمپانیایە تا ئێستا هیچ هەڵوەستێکیان نەبووە و هیچ زۆر چاکە لە دوای 2003 لە دوای ئەوەی کە سەدام حوسێن نامێنێ تا چەندە ڕازین لەو هەڵانی کە دەسەڵاتی کوردی داوێتی بۆ ڕوونبوونەوەی ئەوەی کە چارەنووسی 182,000 تاچی ئەم میلەتە چی لێ هاتووە ڕسمی هەڵدراوە بڵێ هەڵ نەدراوە هەڵدراوە کۆمەڵێکتوانم بڵێم 102 ڕوفاتەکانمان گەڕاوەتەوە بۆ هەرێمی کوردستان 102 تێپەڕ ناکات بە دڵنیایەوە 102 تێپەڕ ڕاکات 102 ڕوفاتەکان گەڕاوەتەوە لە کۆی ئەو 1970 ئەوانی تر تا ئێستا هیچ ڕوون نییە و هیچ معلوم نییە من ئەمەوێ لێرەدا تیش خەمە سەر خاڵێک کە
يعني كيسەکە کەیسی ئەنفال يعني جیاکرێتەوە جیاکاریە کرێت لەم کەیسەیە چۆن ئەم قسەیان بۆ ڕوونکەوە جیاکاری کراوە لەم کەیسەیە بەوەی کە گەرمیانە بارزانە شوێنێکی ترە یەکێک لەوانەیە کە دکتۆر محەممەد حسان لە کەناڵی زاگرۆس تیڤە من گوێم لێ بوو ئەڵێ ڕۆشتم بۆ دۆزینەوەی گۆڕی ئەم بارزانیەکان لەو کاتێ لە کۆمەڵێک برادری عربم بینیوە پیانم وتووە کە هاتوو بۆ ئەوە کە ڕۆشتون گۆڕەکەیان پێ پیشانداوین لە تەنیشتەوەیەکی تر وتێتەوە ئەمە کۆمەڵێکی گۆڕی ترە هاتوون ئەمە کۆمەڵێک گۆڕی ترە توانێت پێتان پیشان بم لە مقابلی مادەیە ئەڵێ من ئابوتون بۆمانە نەهاتوم بۆ وەکانی تر هاتووم بە دڵنیایەوە گۆڕانە تا ئێستا کە هەڵ نەدراونەوەەوە ئەوەی کە کاتی خۆی ڕۆشتون بۆ بەرزانەکانە تێناوەتەوە کەنترە نێنەوەەوە یعنی جیاکاریەکە کرێت لە هەڵدانەوەی گۆڕەکانیشە لە خزمەتیش جیاکاری دەکرێت لە خزمەتە باوەڕ ناکەم جیاکارێکی ئەوتۆ بکرابێت بەڵام لە هەڵدانەوەی گۆڕەکانەوە کراوە ئێوە شەکوا و گلەی خۆتان گەیاندوتە دەسەڵاتی کوردی ئێمە منەمە لامە بە شەکوا و دەسەڵاتی گلەی خۆمان زیاد لە 23 جار ئەمە کار و چالاکی ڕێکخراوەکەی بە تەنیا ڕێکخراوەکەی ئێماگەرە ڕێکخراوەکانی تر وەربگری هەر لە بارزان و هەتاوەکو گەرمیان ڕێکخراوێکی زۆرە لە ماوەی تقریبا 3 ساڵێکە 23 دانەجار ئێمە لەگەڵ نوێنەرانی حکوومەتی هەرێم و پەرلەمان ومانەیە کۆبوونەوەی خۆتان گەیاندووە ئەمە بەس گلەیکردنمان بۆ گرتنی جاش و مستەشارەکان بۆ فقط هەموو جارێک وەڵامێکی نامقنعیان داوا پێمانە هەوڵ دەین بۆی کاری یاسایی بخەین و فشار خێنە سەر دەسەڵاتی کوردی ئێستش فشارە خێنە سەر دەسەڵاتی کوردی بە پەرلەمانەوە وەسەر دەسەڵاتی عێراقیش یعنی ئێمە نائومێد بووین لەم حکوومەتە بە دوای ڕێگە چارەی تر ئاگەڕێن ئەم حکوومەتە بێباکە لە ئاستی ئەم کێشەیە زۆر چاکە بەڕێزت پێ وایە کە لە شوێدا ئەم دەسەڵاتی کوردی ینی بە شێوێشی نادروست و ناتەوە مامەڵە دەکات لەگەڵ ئەم کەیس و لەگەڵ ئەم مەلەفە وڵی لە شوێدایە ناڕوونی ئەم دەسەڵاتە و کێشەی ئەم دەسەڵاتە ئەوەیە کە گوێ لە کەسوکاریان فالکراوەکان ناگرێت و لە مەعاناتیان تێناگات ئێمە ئەوەی هەیە ئێستا لە جنوبە سەدان گۆڕی تێلیەیە کە گۆڕی ئازیزانمانە لەوێ حکوومەتی عێراقی بە وەزارەتی مافی مرۆڤ کۆمەڵێک لە ڕووفاتەکانیشی لە لای خۆیەتی تا ئێستا نەیان گەڕانەوە ئەو ڕووفاتانە و ئەتوانن فشاری زیاتر دروست بکەن بۆ گەڕانەوەی هیچ نەبێت بۆ گەڕانەوەی ئازیزەکانمان زۆر چاکە لە ئێستادا وا دێتە پێش چاو کە تەنانەت یادی ساڵانەی ئەم کارەساتەش وردە زەخەم و گەورەی خۆی لەدەست بدا بە جۆرە لە جۆرەکان ڕوو لە کاڵبوونەوە بچێ ئێوە هۆکاری ئەمە بۆچی لەگەڕێنەوە وڵی من ئەو تێدی قسەی جەنابتەکەم بۆەوەی کە ئەڵیت من ئومێدەوارم ئەم قسەی منەکە ئەیکەم وانە بێت بۆی ڕووی دەم دەکەم لە دەسەڵاتی کوردی لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم یادا ئەیانەوێت ئێستا یادەکە بە قارێکی تر بەرن یادی ئەنفال ساڵانە ئەکرا لە گەرمیان ساڵێک لە چەمچەباڵ و ساڵێک لە ڕزگاری ئەکرا ئێستا یانەوێت یادەکە 3 ساڵ جارێک هەر ساڵی لە ناوچەیەکا بکرێت یادەکە بچوو بکرێتەوە معلومە لای جەنابەت کە بارزانەکان لە هەشتاوسیان فالکراون و تاریخی و بەرواری ئەنفالکردنیان جیاوازە یعنی ئەگەرە بتەوێت بۆ ئاستی بۆ ناساندنی ئەم کەیسە هەر هیچ نەبێت لە ڕووی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بۆی بە دنیای دەرەوەی بیناسیێنیت پێویستە حکوومەتی هەرێم هەر یادێکە هەر تاوانێکە کراوە دەرحەق گەلی کورد لەو کاتی خۆیە بیکات بەڵام ئەوەی کە ئێستا ڕوتێک لە ناو حکوومەتی هەرێمە دروست بووە ڕێگەیەکیان دۆزیێتەوە بۆی کە ئەم یادە لە ساڵێکە یەک جار بکرێتەوە معلومە 4 لە گەرمیانە مانگی 7 لە بارزانە لە قەڵات زێ ئەمانە هەمووی بکەن بە یەکچە ساڵێک لە گەرمیان و ساڵێک لە شوێنەکانی تر یعنی ئەمە تاوانەکە خۆی لە خۆی یادەکە بەرەو نەمانەچێت و بەرەو کاڵبوونەوە چێت زۆر چاکە باکسە لەسەر تەوەرێکی تر بکەین ئەم بابەتە ئەم کەیسە تا چەند بە دۆکومنت کراوە وڵای ئەگەرە بڵێن بە دوکمنت نەکراوە کراوە بەڵام ئەوە نییە کە وەکو ئەو کار لە چاو کارەساتەکەی هیچ نیە بە دۆکومنتکردنەکان ئەوەندەی بە دۆکومنتکردنی شخصیە ئەوەندە بە دۆکومنتکردنی نییە کە دەسەڵات لە پشتی من ئاگدارم چەند بە ڕێزێک مەسەلەن چەند کتێبیشان هەیە یان بە دۆ شخصیان هەیە بەڵام لەسەر ئاستی حکوومەت و ئەو لایەنە پەیوەندیدارانی کە ڕسمین لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی شەیدان هەیە هەوڵێکی زۆر یعنی ئەوەی کە کراوە زۆر نییە زۆر کەمە یعنی بەداخەوە ئەمڕۆ لە مەزاری دێبنە کە بەشدار بووین لەو یادەمان نەکردەوە بەداخەوە یعنی دوای 29 ساڵ تازە ئەشن لە گرتوخانەیەکی کاتی خۆی حکوومەتی بەعسەبەوەی کە قۆرەت و بۆ لەوێ
چوونە ڕوفاتی ئازانمان جلوبەرگەکانیان هێناوەتەوە جلوبەرگانیان ڕۆ نمایش کردو ینی دوای 29 ساڵ حکوومەتی هەرێم ناتوانێت بچێ و شوێنە بشکێنێ بۆی کە چی لێ بەجێ ماوە چی لیتیان نەماوە ئێمە ئەوەی کە هەیشمان بوو هەر هەمووی کە لەناو بران هەر هەمووی لەناو بران ئەکرا حکوومەتی هەرێم بزۆر بەڕێ شێوەیەکی باشتر سەرجەم کەلوپەل و ئەو شتانێکە لە پاش کەس و کارەکانمان بەجێما بە دیکۆمەت بکرایە چی لە ڕووی جلوبەرکانەوە چی لە ڕووی دەستنووسەکانیانەوە چی لە ڕووی وتەکانیانەوە چی لە ڕووی ئەو شتانێکە لە پاشان بەجێماوە زۆر چاکە ئەوە هەز دەکەن لەسەر ئاستی نێودەوڵەتی ئیحتیمامێک هەبێ بەم کەیسە بایەخپێدانێک هەبێ بە دوواداچوون هەبێ بزانن چی ڕووی داوە ئێمە هیچ ئاگادار نین لەوەی کە لە ئاستی نێودەوڵەتی چی کراوە چەند کەسێک هەن کە بە نوێنەری حیزبەکان ئەژمێرن ڕۆن ئەویانە کردو ئێمە مەمنونین هەر حیزبێک هەر لایەنێک هەر کەسێک هەر تاکیەکە قەڵەمێک بخاتە سەر کاغەز لەم کەیسە ئێمە سوپاسێکەین بەڵام ئەوەی کە کراوە لە ئاست و داواکاری تومەحی ئێمەدا نییە زۆر چاکە بەڕێزت باست کرد کە زیاتر لە بەهەڵەدانە چون 20 شتێک جار چوون بۆ لای بەرپرسانی کوردی ئەی لەسەر ئاستی مرکز لەسەر ئاستی بەغدا چیتان کردووە سەردانی بەغداتان سەردانی بەغداش کراوە چەندین جار داوامان لە پەرلەمانتاران کردووە لە حکوومەتی عێراقی کردووە بۆی کە چاپێکوتنیان لەگەڵا بکەن و لەگەڵانە دابنیشە قسەیان کردووە نوێنەرمان ڕۆشتووە تەنانەت لەم دووسێ ڕۆژەی پێشووە کە سوکارمان ڕۆشتون بۆ بەغدا بەشدار بوونە لە یادکردنەوەی کارەساتی تاوانی ئەنفالدا لە پەرلەمانی بەغداد ڕۆشتنی سەردانمان کردووە ئامادەی هاوکاریتان بوون وڵی ئامادەی هاوکاریمە داخوازەکانمان پیان گەیاندوو ئەوان بە قسە ئەڵێن بەڵێ و بەڵام تا ئێستا بە فعلیشمان نەبینێ زۆر چاکە پەرلەمانی عێراق لە دوێنێ و پێرەدا دانیشتنی کردووە کۆمەڵی بڕیاری داوە لە هەمبەر ئەو قەزیە بە نمونە چواردەی هەموو مانجێک لەمەودا بکرێت بە ڕۆژێکی نیشتیمانی و هەروەها دانانی سندوقێک بۆ قەرەبووکردنەوەی قوربانیانی ئەنفال هەروەها دانانی مۆنومنتێک لێشێ لە مەیدانەکانی شاری بەغدای پایتەخت بۆ ئەنفال هەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتی کار لەسەر ئەو بکرێت کە ئەم پرۆسەیە وەکو جینۆساید بناسێندرێ هەروەها خاڵشتر هەیە کە زۆر گرنگکە من دەمەوێت لەسەری بوەستم ئەوەی کە ناوەندێک دابدرێ بۆ تەرجەمەکردنی ئەو دۆکومنتانی کە پاڵپشت و تەوسیقی پرۆسەی ئەنفال دەکەن تا لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی بزاندرێت چی ڕوویداوە ئێوە ئەم هەنگاوانی پەرلەمانی عێراقی چۆن دەبینن وڵای ئەمە وێدەوارین ئەو بڕێرانی کە دایانە لە پەرلەمان بە ئامادەبوونی کە سوکاری ئێمە کە لە پەرلەمان ئامادەبوون و حوزر بوون و بڕیاریاندا وێدەوارین بەو شێوەی کە بڕیاریان داوە چ دەباری جێبەجێکردنەوە بەڵام ئێمە وەک دەزانین لە وڵاتێکین بڕیار دەدرێت جێبەجێ ناکرێت حبران لە وەرەقا ئێمە هیوادارین ئەو بڕیارانەوەکو خۆی جێبەجێ بکرێت ئەگەرەوە بکرێت تورسکایەک بە ئاهوکە دڵی ئێمەدا دێت هەز ناکەی پەرلەمانی عێراق یان ئەوانی لە بەغدا عێراق بڕێوە دەبن هێشتا لە پێش ئێمەوەن لە بەرامبەر کەیسێکە 2000 کەیسەکەی خۆمانە وڵای ئەوانیش خەمساردن لە ئاستی ئێمە ئەوەی کە پەرلەمان کردوێتی ئێمە بەوەی کە تەعویزی بکاتەوە لە ئاسی دەولێ بیناسیێنێ ئێمەدا یەک خۆزگەیەکمان بوتەمەنەمانە کرد کە پەرلەمانی عێراق فشاری لەسەر حکوومەتی عێراق دروست بکردایە بۆی کە ببێتە ئەندام لە دادگای تاوانەکانی نێودەوڵەتیە بۆی کە ئەو کەیسە بەرەو پێش بڕای لە ئاسی دەولیدا و ئێمە بیرمان نەچێ ئێمە عێراق تا 98 لەوێ ئەندام بوو لە دوای 98ەوە ئەندام نییە لەوێ و هیچ اعتباراتی قانونی نییە لە ئاسی دەولیدا ئێستا گەرەی من بین تاوانی ئەنفال کە کراوە ئێمە بە ڕۆژانە تاوانەکە دووبارە بێتەوە تەنیا حربەکە نەماوە جەنگەکە نەماوە دژێمە بەڵام ڕۆژانە دووبارە بێتەوە ئێمەوە داعشە دروست بووەوە تاوانێکە بە دەرحەق بەگەلەکەمان نەکرێت ڕۆژانە تعریبمانەکەن و ئازیزانمان کە سوکارمان لە ناوچەندی جێناکەکان لەم شوێنەکانی تر ئیهانە ئەکرێن سوکایەتیان پێکرێت ئێمە بەس بە حرب لە ڕووی شەڕ نەماون ئەنا لە ڕووی نەفسی و لە ڕووی ڕۆکانی تر و هەمووی بەردەوام ئەنفال دووبارە بێتەوە زۆر چاکە گلەی شێ لەو دەستە و لەو کۆمەڵانەی کە دروست بوون بۆ داکۆچیکردن لە کەیسی ئەنفال و هەروەها کە سوکاری ئەنفال کراوەکان بەوەی ئەوەندەی کە لە بۆنە و لە یادەکاندا ینی 2000 دەبیندرێن حزوریان هەیە ئامادەیان هەیە لە کاتەکانی تردا ئەم حزور و ئەم ئامادەیان نییە یا فشاریان نییە هێشتا نەبوونەتە گروپی فشار ڕاستە ئێمە ئەگەرە بێن وەکو ڕێکخراوەکان ڕاستە ئێمە ڕێکخراوەکانی هیمالیانتیایە لەسەر لەو ئاستەیە بەڵام ڕێکخراوەکانیش ئێمە قەزەکە قەزەیەکی حەقە ڕەوایە دەست بوو لە دەرگای هەر کەسێکە دەی کێشە و گیرروگرفتی بۆ دروستەکات ئەمە ڕێکخراوێکە لە ماوەی 4-5 ساڵدا ئەوەنە سەردانی کردو ئەوەنە تەکالیفی لە حکومەت تەکلیفی لە حکومەت کردووە بۆ ئەوەی کە ئەم کەیسە
على الأقل تناجاش مستشارەکان بگیرێ جگە لەوەی کۆمەڵە داواکاری تری بووە یعنی ئەمە ڕێکخراوێک بێت چی جای ڕێکخراوەکانی تریان ڕێکخراوەکان هەنگاویان ناوە بەڵام هەر هەنگاوێک بەبێ گیر و گرفت نەبووە بەبێ کێشە مەشاکل نەبوو بەڵام هەز ناکەن دەستان بۆ خاڵێک بردووە دەشێ ینی لە پێشتردا خاڵی تر هەبێ وەکو ئەوەی کە مەسەن دەست بۆ کەیسی مستەشارەکان دەبن کە خۆت دەزانی ئەمانە ینی بەقوڵی چونەتە ناو جونگە و پایەکانی ئەم دەسەڵاتەوە ئاسان نییە بژیرێن دەشێت لە سەرەتادا یا جارێ ئەمانی دوا بخرێ و ئیش لەسەر کۆمەڵی پرسیتر بکرێ ینی کار پەیوەندیدارن بە ئەنفال ینی ئەمە دەستپێکی کێشەکەی هەست ناکەن پرسەکەی ئەوەی ئاڵۆزتر کردو ئالۆز پرسەکەی ئەمە دەسڵاتی کوردی ئالۆزی کردووە ئالۆز نییە بە گوێرەی یاسا هەر تۆمەتبارێکە هەر شخصێک داڵدەی بداش چی شخصی ئاسایی بێ چی شخصی معنەوی بێ هەر کەسێک ئاڵدەی بدا ئەو خۆی تۆمەتبار ئەبێتە تۆمەتبار ئەبێتە تاوانبار لەم حاڵەتێ دەسەڵاتی کوردی هاتووە خۆی داڵدەی ئەمانەی داوە بە ئەوەی کە بەسەر جوولەکان هات کە ئەو ئیبادە جەماعی ئەوانە کرا کاتی خۆی ئەو جوولەکانەی ئەو ئەڵمانیانەی کە ئەو نازیانەی کە هاتن و کاریانە کرد لە دوای ئەوە جوولەکان چی قەرەبوویەکیانی ئەوانیانە کردو هەمویانە زیندە بەچاو کردو هەمویان ناوبرد یعنی ئێمە دەسەڵاتێک بێت داڵدەی ئەم شخصانە بدات کە هاتووە ئازیزان ڕۆڵەی وڵاتەکەی ئەندامی وڵاتەکەی لە ناو بردووە هاوڵاتیەکانی زیندە بەچاو کردووە بێت دەسەڵاتی بدام بۆ قورسە بۆ کێشەکە ئاڵۆستر دەکات بەعکسەوە ئەوەی کە ئێمە دەستمامە بردووە ئەمە بە خاڵی جەوهەری خۆمان دەزانین خاڵی سەرەکی خۆمان دەزانین ئەگەر ئەمە نەکرێت ئێمە کەیسەکەمان حەقەکەمان لەوەیان نییە کە ئێمە داوای چەند امتیازاتێکی مادی بکەین ئێمە ئەوەی کە وەکو پێم وتی تووسکایی یەک وەکو ئەوەی کە سەبووریمان باز گرتنی ئەم شخصانەیە دەیان جاری تریش تاکیدی لەسەر دەکەین و لەسەر گرتنی ئەم شخصانە زۆر چاکە مادەم باسی جوولەکەت کرد هەموومان دەزانی کە جوولەکە جوان تەوزیفی هۆلۆکۆستی کردووە بۆ شەرعیەتدان بە وجودی خۆی وەکو کیان و قوارەیەک لە فەڵەستین و هەروەها بۆ وەرگرتنەوەی تعویزێشی بەردەوام لەوانی کە بەشدار بوون لە ئەو ئیبادەیە کە پێی دەگوترێت هۆلۆکۆست ئێمە توانیمان ئەوە بکەین نەخێر دەتوانراوە بۆچی ئێمە وەکو پێم وتی جوولەکە کاتی خۆی کە دەوڵەتیان دروست کرد و دەوڵەتیش لەسەر ئەساسیەوە دروست کرا بە هەموو شێوەیەک هاوکار بوون هەمویان دەستە ناو دەست ئەم کەیسیان گردە دەسەوتاوە گوتوانیانەوەی دەوڵەتی جوولەکەشی دەدروستکەن ئێمە بەداخەوە ئێمە وەکو پێم وتی چەند کەسێک لە نەوەی ئەنفالکراوەکان قوربانیانی ئەنفال و لەگەڵ چەند کەسێک بە سوپاسەوە وانەی کە لە خارجی کەیسەکەیشن کە سوکار ئەنفالنی هاوکاریمانن ئێمە وەکو پێم وتی دەست بۆ هەر دەرگایەکە بین کێر و گرفتەوە دروستە بێت لەکوێی لە چی وڵاتێکتا بۆ کە تۆ خاوەن حەق بیت حەق بە تۆ بێت گیر و گرفت و کێشە مەشاکلت بۆ دروست کرێت ئێمە کە لە دەرگای هەر کەسێکە دێن ئەمە ئیشی حکومەتی هەرێمە کە بێت دەست لە ناو دەست ئەم کەیسە بەرەو پێشەوە بات و لەسەر ئاسی دەولیدەوە تەنانەت ئەکرێت دەستی پێ ببرێ بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی بۆ سەر بەخۆیش بەڵام حکومەتی هەرێم بێباکە لە ئاستی ئەم کەیسەیە و زۆر چاکە حکومەتی هەرێم چی کردووە هەڵبەت شتێک هەرکراوە بۆ کە سوکاری ئەنفالکراوەکان وڵای ئەوەی کراوە لە کۆمەڵێک امتیازاتی مادی کەم نەبێت لەوە زیاتری شتی نەکردو دەکرا شتیتر بکرێ دەکرا بۆ ناکرێت ئێوە چاوەڕوانی چیتان بەڕاست لە حکومەتی هەرێم هەیە لە دەسەڵاتی کوردی لە حکومەتی هەرێمدا چاوەڕوانی تعویزێکی معنەویمان قەرەبوویەکی معنەویمان بکرێتەوە قەرە بۆ معنەویەکەیشمان بەوە دەکرێتەوە یەک کەیسەکەمان بەو ئاقارە یاسایی کە یاسا دایناوە بەو ئاقارە یاسایە بات دوو گرتنی ئەم جاش و مستەشارانە ئەمە هەموو خەمی ئێمەیە گرتنی ئەم جاش و مستەشارانە ئەگەرە بگیرێت و ڕاپێکی زیندان بکرێن و تۆڵی خۆیان لێ بکرێتەوە بە بگەرەی یاسا سزا بدرێن ئێمە چاوەڕوانی ئەوە لە حکومەتی هەرێم و زۆر چاکە لە دەرەوەی هەرێمی کوردستان مەبەستم لەوانەیە کە کورد نەبوون لە پرۆسی ئەنفال ئەوانی لە سوپای عراقیدا بەشدار بوون و پلاندا ڕێژەر و جێبەجێکردی ئەم پرۆسەیە بوون ئەمانە چارەنووسیان بەجێ گەیشتووە ئەوانیش وەکو ئەمان هەماشت سەیرە زۆر چاکە چی بکەین بۆ ئەوەی پرسی ئەنفال تەجاوزی ئەوە بکە کە ساڵانە هەروەکو یادەوەریەک نەبێت ینی لەوە زیاتر بێت
وڵی ئەوەی کە پێویستە وەکو پێم وتی لە سەرەتاشەوە پێویستە لە ناوەندەکانی خوێندنە برەی پێ بدرێت یعنی بۆ نەوە بۆنەوە دابڕێژرێتەوە بزان کە ئەم یاسە ئەم تاوانی کە بە دەرحەق بە میلەتەکەمان کراوە چی کراوە و پێویستە لەسەر حکوومەتی هەرێمی یعنی معقول نییە تا وەکو ئێستا سنتەرێکت نەبێت بۆ توێژینەوەکردن لەسەر کە سوکاری ئەنفالکراوەکان بۆ بە دیکۆمنتکردنی کە ئەو بەڵگانەی کە ئەو شتانی کە لە دوای کە سوکارەکانی بەجێ لە دوای ئەنفالکراوەکان بەجێ دەمێنێت یعنی دامەزراندنی سنتەرێک بۆ توێژینەوەکردن لە کەیسی ئەنفال ئەمە خۆی لە خۆی ئەتوانێت کەیسەکە زیاتر بەرەو پێش بە بۆ ئاستی دەولی بۆ ئاستی ناوخۆش زۆر چاکە ئێوە وەکو کە سوکاری ئەنفالکراوەکان چۆن دەژین بە تایبەتی لە ڕووی دەرونیەوە وڵی لە ڕووی دەرونی پێشتام کارەساتانی لاتان زیندووە با من تازەترین هەواڵت پێ بڵێم کە سێ شەو پێش ئێستا بووە لە شاری خورماتوو لە خورماتوو ئافرەتێک بووە کە سوکاری ئەنفال هەمووی ئەنفال خەڵکی گەرمکە دیەکە لە گەرمیان لە ناوچەی داودا خەڵکی گەرمەکە کە سوکاری ئەنفال هەمووی تەنیا کچێکی ماوە کچەکەی زەواجی کردووە دراوسەکەی چۆتە ماڵەوە کاتی سەرەکەم ئافرەتە وفاتی کردووە 4 ڕۆژ پێش ئەو پێشەوەی کە پێش ئێستا وفاتی کردو یعنی 4 ڕۆژە وفاتی کردو تازە خەڵکی زانیوە لەبەر نەبوونی کەس یعنی ئەمە کارەسات تاوان کە بە دەرحەق بە حەق بە ئێمە کراوە کارەسات لەمە گەورەتر کە سوکارمان دوای ئەنفال لە هەموو خەمی کە سوکارەکەیە کەس نەزانێت چۆن سەرەناتەوە دوای 4 ڕۆژ 5 ڕۆژ تەرمەکەی بە بۆ گەنی بدۆزرێتەوە زۆر چاکە کەیسێک باس دەکرات لەم ماوانە لە گەرمیان ئەوەی کە یەشە لەوانەی کە تۆمەتبارە بەوەی کە بەشدار بووە بە جۆرە لە جۆرەکان لە پرۆسەی ئەنفال لە ناوسپای عراقی داژیاوە و لەلایەن دەسەڵاتدارانی ئەو ناوچەیە گیراوە و دواتر ویستراوە بە جۆرە لە جۆرەکان ئازاد بکرێ دواتر لەژێر فشاری پێمە بەرەخراوەکانی کۆمەڵی مەدەنی و کە سوکاری ئەنفالکراوەکاندا هێشتراوەتەوە ئەم پرسە چۆن بووە ئەوەندیت کە تۆ ئەوە کەسێکی زابط بۆ لە استخباراتی عراقیە هاتووە هەواڵی داوە لەسەر کۆمەڵێک شخصی کوردی کەسی کوردی کە لە ناوچەکەی ئەمەیە چەند کەسێکیان هەواڵی داوە و تەنانەت حکمی ئەعدامیشیان بۆ دەرچۆ کەسانە ئێستا کە سوکاری و شخصە چوو سقاڵیان کردووە لەسەر ئەو استخباراتە زابطی استخبارات ئەم کەسە لە هەرێمی کوردستان دەژی ئەم کەسە خۆی ئیقامەی ئوردونی هەیە بەڵام لە هەرێمی کوردستانە بڵێ دەی ئێستا چارەنووسی و کەسە چارەنووسە کەسە جارێ بەڕاگیراوە لە محکەمە فقط توقيف فقط زیاترنا هیچ جارێک وەگەر فشاری ئەوە نەبووە یان کە سوکاری شەیدان نەبووە ڕەنگە ئێستا لە ئوردون بووە وەڵاهی ئەوەیان من لەبەرەوە دۆسیەکەم نەبینیەوە بەڵام وەکەوەی کە بیستمە ئاڵێن نزیک بۆ لەوەی کە لە تەوقیفەکەش بەر بدرێت و کابرا بەر بێت بە کەفالەت چەند ملیۆن دینارێک وە دوایی خوازانێ و کەسە بۆ شوێڕات زۆر چاکە ترستان هەیە کە جارێشتر ئەنفال لە هەرێمی کوردستان وڵی ڕوو بداتەوە ئەنفال ڕووی داوە دوێنێ لە شنگال ڕوویدا سبەی لەوانە لە شوێنێکی تر ڕووداتەوە گە دەسەڵاتی کوردی وەکوەوەی کە تاکیدم کردووە لەسەرم گرت خۆفرۆشانە هەتا خۆفرۆش لە ناو میلەتی کوردە هەبێت دڵنیا بە ڕوئەدات ینی پێ دوایە سزادانی خۆفرۆشان ئەوانەی کە بەشدارن لەو تاوانانەی کە دەرحەق بە نیشتیمان و بە کۆمەلگە وڵاتە ڕێگر دەبێت لەوەی کە جارێشتر بەدڵنیە ئێماگە کردمان بە پەندی زەمانە کە نەوەکانمان بینیان ئێمە بینیمان کە ئەو کەسانە لە کاتی خۆیان چیان کردووە بۆ یە کەس ناوێرە دەست بۆ بات کە جارێکی تر خۆی بفرۆشێ لە بەرامبەر کورسیەکە یان لە بەرامبەر زۆر چاکە بەجددی ئێوە دەتانەوێت ئەم تۆمەتبارانە لانی کەم لە بەردار دادگا بووە سێندرێن و حەقیقەت ڕوون بێتەوە یان چوزانم مافی ژیانیان نەمێنێت ئێمە داوای مافی سندەوەیشیان لە کەس ناکەین ئێمە بەکەوەی کە هاتوون ئەم تۆمەتبارانە ناوێن هاتووە 258 زۆڵە کووردە لەگەڵ ڕێزمە زۆڵە کووردەکە ناوێن هاتووە ئێمە ئەمانەوێت یاسا سەروەر بێت بشنە بەردەمی دادگا بێتاوانی خۆیان کۆمەڵێکیان تایە ئەڵێن ئێمە بێتاوانین ئەگەرە بێتاوانی بشە بەردەم دادگا بێتاوانی خۆت بسەلمێنە بڕۆ لە ماڵی خۆت چۆن دەکرێت ئەوان بێتاوانی خۆیان بسەلمێنن بۆی بچنە بەردەمی دادگا بچنە بەردەمی دادگا لێکۆڵنەوەی لەگەڵاکەەوە کاتێک کە سوکاری ئەنفالکراوەکانیش دەچن سکاڵای خۆیان ئەمە حاڵی دادگاکانی هەرێمی کوردستانە کە ناتوانێت ئەم کەیسە بجوڵە نێوە دەستی بۆ بەرێ بۆچی لەسەر ئاستی نێودەوڵەتی لە دادگای لاهەی یان لە وڵاتانی کە دەشێ ینی ئەم جۆرە کەسانە دادگایی بکەن ینی ئێمە وەکو پێم وتی ئەمە هەرێمین حکومەتی دەوڵەتی نین تا نزممان کردووە بۆ وەکو کارێکی شخصی وەکو کارێکی ینی ڕێکخراوەی وەکو کارێکی ڕێکخراوەی چۆن فەڵەستینیەکان دەیکەن دەرحەق بە ئیسرائیلەکان
ئەمە لە چەند وڵاتێکی ئەوروپی کۆمەڵە کەیسیان جوڵاندووە لە دژی بەرپرسانی ئیسرائیلی هەندێک لەو بەرپرسانە ئێستا ناتوان بچن بۆ هەندێک وڵاتی ئەوروپی بە یاسا تەنزیم کراوە بۆ دادگای نێودەوڵەتیە بێت ئەو وڵاتە ئەندام بێت لەوێ ئەو کاتێ دەتوانێت و کەیسە بجوڵێنێت. بەشی زۆری وڵاتانی یەکێتی ئەوروپا بە تایبەتی ئەندامن لە دادگای لە های نێودەوڵەتی بنبوونە یا هەر یاسای ئەم وڵاتانە خۆی ڕێگە دەدا لە مەحاکمی ئەو وڵاتانە خۆی هەن دادگای هەر کەسێک بکەن کە تێوەگلابێت لە جینۆسای لە کۆمەڵکوژی یعنی مە هەر تەنیا پەیوەندی بە دادگای لە هاوە نییە بنمونە تۆ توانین لە بەریتانیا بنبوون یان لە سوید لە نەرویج کەیسێ بجوڵێنی لە بەرامبەر کەسێکە ئەخر جەرایمەکە لە زمانی دەوڵەتی عێراقدا کراوە لە خاکی عێراقدا کراوە بۆیە ئەبێت ئەگەر هاتۆ بۆ دادگایەکی دەولی بێت ئەبێ و دادگا دەولی انزمامت کرد بێت ئەگەر نا ئەبێت دادگایەکی وەکۆم دادگای باڵای تاوانەکان بە قەرارێک لە پەرلەمانەوە دەربچێت پەرلەمانەوە دەربچێت. هەست ناکەی لەم کەیسەدا شتێک زۆر غائیبە بەڵگە هەیە بەڵگە زۆرە ئێستا ئەوەی کە تۆمەتباران تاوانباران ڕاستن تۆمەتبارانە بەشی زۆریان بەشدار بوون بەڵام ئەوەی کە تەوسیع کرابێت بە بەڵگە کرابێت بە دۆکمنت کرابێت ئەوەی ئێمە بۆی کەیسەکەی پێ ببینە پێشەوە کەیسەکە ئەنجامێکی بێت بەڵگە هەیە بۆ ئەوە بەڵگە هەیە بە دڵنیایەوە شاید حاڵ زۆرە بۆی کە ئەم شخصانیان بینیوە ئەم شخصانە تعدایانیان کردو ئەم شخصانە کە زیندە بەچڵێکەوە جگە لەو بەڵگانەی کە حکومەتی عراقی و دەست نووسانە و کە نووسراوانەی کە حکومەتی عراقی ئەی سلمێنێک کە ئەم شخصانە بەشدار بوونە لەکەی تاوانیان فەردا. زۆر چاکە بۆچی ئەم کەیسە لەسەر ئاسی نێودەوڵەتی کەیسی ئەم تۆمەتبارانی کە بەشدارن یا تۆمەتبارن لە بەشداریکردن لە پرۆسی ئەنفال لەسەر ئاستی نێودەوڵەتی نازوڵن تاوەکو دەسەڵاتی کوردی ئیحراز بلانی کەم شتێک بکات تۆزێ بجوڵێ لە بەرامبەری هەوڵ بووە ڕۆشتون ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ڕێکخراوەکانی بۆ دنیا بزانێم دەسەڵاتە چەند بێباکە لە بەرامبەر ئەوانەی کە بەشدار بوون. من ساڵی ڕابردوو بووم بۆ ئەندامی ڕێکخراوەکەمان دوو ئەندام ڕۆشتن لە کەنەدا کەنەدا قسەی خۆیان کرد لەسەر و کەیسە و لە سمینەی مێزگرتێکە سمیدارێکا بوو باسییان کرد ئێمە وەکەوەی کە بڵێن باس نەکراوە و نەجوڵێنراوە جوڵێنراوە لەسەر ئاسی دەولیشە جوڵێنراوە وەکەوەی حکومەتی وڵاتان و دنیای دەرەوە بزانێ بۆ کەیسەکە زانیوانە بەڵام ئەوەی کە ڕێگرە لە بەردەمەوانەی کە ئیجراعاتی یاسایی و ڕێگری ئیجرات بکرێت قانونە یان لەسەر ئاستی ناوە خۆش خۆت دەزانی ئێستا زیاتر لە 30 کۆنسوڵخانە و سەفیری وڵاتان لە هەرێمی کوردستان لە هەولێر هەن بۆ ئەمە چیتان کردووە سەردانی ئەمانەتان کردووە ئەمەش دەرفەتێک نییە بۆ ئەوەی کە بەدڵنییا پێویستە ئێمە لە داهاتووە سەردانی سەرجەم کۆنسوڵخانەکان بکرێت ڕەنگە بەهۆی کەمی داهاتوە نتوانن لەسەر ئاسی نێودەوڵەتی بجوڵێن بەڵام دەتوان لە هەولێر بجوڵێن بەدڵنیایەوە لە بەرنامەی ڕێکخراوەکاندا هەیەوە ڕێکخراوەکان کەم چاک و سەردانی کۆنسوڵخانەکانیان شە کردووە زۆر چاکە. ڕای بەڕێزت چی بکەین ئەمە دوا پرسیار دەبێت بۆ ئەوەی ئەنفال جارێشکە ڕوونەداتەوە. وڵای من تاکید دەکەمە لەسەرەوە خاڵی بۆ ئەوەی کە ئەنفال دووبارە نەبێتەوە بۆ ئەبێ ئەو تاوانبارانەیە ئەو خۆفرۆشانە بە سزای گەل بگەێنرێت بە سزای ئەسا بگەێنرێت بۆ ئەوەی کە ببنە پەندی زەمانە بۆ ئەوەی دەرسنەوەکانمان دەرس وەربگرنەوەی کە جارێکی تر ئەو شخصانە بناسنەوە کە کاتی خۆی کراوە دەرسیان لێ وەربگرن بۆی کە هیچ کەسێک نەتوانێت خیانەت لە وڵات و نیشتیمان بکات. پێیانت چێ بۆ دەسەڵاتی کوردی؟ وڵی پێیان وەیە بێباک نەبێ بەس لە ئاست ئەم کەیسە زۆر خەمسار دەسەڵاتی کوردی بێباکیەکی زۆر جددی هەیە بەوەی کە هەنگاو نێت بۆ بەرە پێشبردننی کەیسەکە ئێمە داوا لە حکومەتی هەرێمەکەین لێرانەوە پەیام بۆ حکومەتی هەرێمەوە یەکە فشارێکی دروست بکە لەسەر حکومەتی عراقی بۆی بێت بە ئەندام لە دادگای نێودەوڵەتی بۆی کە ئەم کەیسە لەسەر ئاستی دەولیدا بناسێت. زۆر چاکە ماندوو نەبوون لە هەوڵ و وەڵای ئێمە ماندوو نابووین ئێمە ماندوو نابن لە سەرەتای ڕێگای. زۆر باشە زۆر سپاس دەکەم زۆر بەڕێز جومعە داودی ئەندامی کۆمەڵی داکۆچیکردن لە کەس و کاری ئەنفال کراوەکان زۆر سپاس دەکەم بەڕێز بۆ دەرفەتە زۆر سپاسان دەکەم هەروەها سپاسی وەشەکەم بینەرانی بەڕێز تا لە گفتوگوی شتر پێتان دەگەمەوە مولاک بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ.